میوانداری براکۆ شێرکۆ فاتحمان کردووە کە گەنجێکی دیار و گەنجێکی ئەکتیڤ و چالاکە هەم لە سنووری پارێزگای کەرکووک و هەم لە تەواوی کوردستانی شاتوانین بڵین کە چە بەردەوام پشتگیری لە گەنجان و کار و ئەکتیڤێتی هەیە. ئەمڕۆ لەگەڵ کاکە براکۆیە باز لەواکەین بزانین جیاوازی پێشووتر ڕابردوو لەگەڵ ئێستا لە کەرکووکە چۆنە ئەو خزمەتانی کە ئێستا ئەکرێت چۆن هەڵە سەنگێنرێ گەنجانی کەرکووک چیان ئەوێت و داواکاریان چییە و ئەمان چۆن ئەتوانن لە ڕێگەی خۆیانەوە لە ڕێگەی ئەوەی کە نوێنەرایەتی ئەم گەنجانە بکەن بتوانن خزمەتی زیاتری گەنجان بکەن و چەند گفتوگویەکی تریش لەگەڵ کاکە براکۆیاکەین. کاکە براکۆ زۆر بەخێر بێ. بیانیتان باش. بەوە دەست پێ بکەین وەکو خۆت وەکو براکۆ شەهید شێرکۆ فاتح کە باوکردێکێک لە سەرکردە گەورە و سەرکردە خەبات ژێڕەکان بوو خۆت لە ئێستا لە کەرکووک ڕازیت؟ سوپاس بخۆ ئێستا لێی ڕازی لێی ڕازی دەستان خۆش بێ تەمان بۆ خۆمان ئەزانین و هەموو خەڵکی کوردستان و شاهیدی ئەوەن کە ئێستا کەرکووک بەرەو کەناری ئارامی ئەڕوایانی لە ساڵانی ڕابردوو بینیمان کە لایەنێکی دیاریکرا و کە بە چ شێوازێکی ناشرین و نابەرپرسانە تەعاملیان لە شاری کەرکووکا کرد و ئەوانە تەمسیلی نەتەوەیەکیشیان ناکرد بە قەنعاتی من تەمسیلیان لە عاشیرەتێکە کرد کە بەو شێوەیە توندە تەعاملیان لەگەڵ خەڵکی کەرکووکا کرد ینی لە هەموو پێکاتەکان هەتا لە لایەنەکانی تری عەرەبەکان و تورکمانەکانیش هەر لە ئەدای ئەو ئیدارەی ڕازی نەبوون ینی تەنها بۆ ناوچەی خۆیان و بۆ بەهێزکردنی پێگەی خۆیان ئەوان کاریانە کرد و ئیدارەکەیان قۆڕخ کرد بوو و سیاسەتیانە کرد ببورن. بەڵام سوپاس بۆخوا بە هەوڵ و ماندووبوونی کوردەکانی کەرکووک بە هەوڵ و ماندووبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بە جوهدی تایبەتی جەنابی سەرۆک بافڵ توانرا ئیدارەیەکی سربەخۆ ئیدارەیەکی بێلایەنە لە کار بەرهەم بهێنرێ لە کەرکووک کە ئێستا ئەو ئیدارەیە خزمەتەکە لە هەموو پێکاتەکان خزمەتەکە لە سەرجەم شارەکانی بڵین ناوچەکانی کەرکووک لە سەرجەم قەزاو ناحیەکانی کەرکووک لە سەرجەم دێهاتەکانی کەرکووک بە چاوێکی یەکسان بە نێتی خزمەتکردن و ئاوەدانی لە کەرکووک ئەم ئیدارەیە جیاوازی ناکات لە نێوان مەزهەب و ئاینەتەوەی کە لە کەرکووکە لە کاتێکا لە ڕابردوو بە شێوازێکی زۆر نابەرپرسانە تەعاملەکرا و ینی تەنها گرنگیان بە چەند شوێنێکەدا کە پێگەی خۆیانی لێبوو بەڵام ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ئیدارەیە کە پێکاتووە بە ڕۆڵی سەرجەم لە پێکاتەکانی تر بۆ نیەتی خزمەتکردن و ئاوەدانی چکە بەڕاستی کەرکووک شارێکی مێژووی وە تاریخیە و قوربانی زۆری بۆ دراوە و بڵین ماندووبوونی زۆری بۆ دراوە یعنی و خەڵکی کەرکووکیش شەهیدێکی زۆریشی بۆ دراوە ئەو هەموو مێژووە و بوونیەتی هەیە و خەڵکی کەرکووکیش بەڕاستی پێویستیان بە ئارامی بوو یعنی ئەگەر سیر بکەینەوە بۆ ڕابردوو لە دوای پرۆسەی ئازادی کە وەزعی عێراق تێکچوو ئەوە پێشتر هەرباز ناکەین کە ڕژێمی بەعس بە چەند بە شێوازێکی نابەر شۆڤێنیانە تەعاملیانەکە لە ماوەی پێشووە ڕاپۆرتێکم خوێنەوە کە ئەڵێ ئەو پارەی کە لە سەردەمی ئیداری پێشووە بۆ پارێزگای کەرکووک سەرفەکرا لە ئێستا زۆر زیاتر بووە کە هیچ خزمەت گوزارێکیش نەبوو بەڵام ئێستا کە لە سلێمانی و داخڵی کەرکووکەبی جادەیەکی پان و تەختی خۆش و دووسایت 4-5 ساراوە ڕۆ 4-5 سارەیەتە لە هەولێرەوە کە داخڵەبی بە هەمان شێبڵێن لە دیوی پردیەوە ئەمە چەندین پارکی گەورەوە خەریکی نەکرد چەندین ئەندەرپاس و شۆستەکان چاکراون یعنی حتا دوێنێ ئەڵێ ڕێژەی سەوزایی لە کەرکووکە پێشتر لە سا 3 بووە ئێستا بە بۆنی دروستکردنی ئەم پارکانە و ئەم ئیدارە تازەی کە ئەم شارە بەڕێوابە بەرز بۆتەوە بۆ لە 109 باش یعنی هۆکارەکەی چییە یعنی ئەم کەسانی کە ئێستا لێوێن هەست بە بەرپرسیارەتیەکەن یاخود حیزبەکەیە کەوان لێ ئەکا کە ئەبێ خزمەتکاری خەڵکەکەی شاری کرد کا کۆسارجیان ئێستا کەرکووک ئەو شوێنەیە یاخود ئەو ناوچە مێژوویەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کاتێ خۆی بە خاوەنی ڕاستەقینە و یەکەمی زانیوە تۆ ماڵێکیژی خۆت بێ خزمەتی ناکەی پاکی ناکەیتەوە ئاوەدانی ناکەیتەوە هەوڵبەی خانووی تری لەسەر دروستەکەی هەوڵبەی فراوانتریەکەی ئەوانەی کە پێشووتر لە کەرکووکە بەرپرسیار بوون و ئیدارەکەیان قۆڕخ کرد بوو بە چاوی دەستکەوت سەیری کەرکووکیانە کرد بە چاوی ئەوەی کە گیرفانی خۆیان پڕکەن بێن تەعدا لە خەڵکی تر بکەن تەعدا لە نارەکانیان بکەن لە ڕووی سیاسیەوە
بچووکیان بکەنەوە وەکو دەستکەوت سێری کەرکووک شارەکرێت تۆ خزمەتی بکە بە دڵنیایەوە خزمەتی ناکە بەڵام ئێمە و کەرکووک وەکو یەکێتی نیشتمانی کوردستان دوانەیەکی لێکدانە بڕاوین ینی ئەم خاکە هی ئێمەیە و ئەم خاکە یەکێتی نیشتمانی کوردستان خۆی بە خاوەنی یەکەم و ڕاستەقینەی ئەزانێ و مێژوو شاهیدی ئەم بابەتەیە بە سیر بکەین چەندین شەهیدی سەرکردە چەندین پێشمەرگەی قارەمان چەندین کەس گیانی خۆیان بۆ ئەم شارە کردوتە قوربانی خۆ لە خۆوە نییە وانە بەرەوە بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان بە ئەرکی سەرشانی خۆی هەستاوە کە ئەوە ئەرکی ڕاستەقینی یەکێتی نیشتمانی کوردستانە کە خزمەتی ئەم شارە بکەن. کاک براکۆ بابێنە سەر لایەنی ئەمنی لە ڕابردوودا خۆتەزانی کە لایەنی ئەمنی لە کەرکووکات چۆن بووە و بەم دوایانە کەرکووک زۆر ئەمنی لایەنی ئەمنی زۆر باش بوو بەڵام ئەم ڕووداوی کە لەم دوایانە ڕوویە یەکێک دوو جوتیار لەلایەن چەند چەکدارێک و هێرشکرا سەریانێکێکیشان بێسەر و شوێن بوو و دواتریش پارێزگاری کەرکووک لەگەڵ وەزیری ناوخۆی عێراقا کۆبوونەوە لەسەر بابەتە گفتوگۆیان کرد پێی وایە ئەمە ببێتە مەترسیەک بۆ داهاتووی واتە لەلایەنی ئەمنیەوە بۆ شاری کەرکووک بەدڵنیاییەوە ینی تۆ کەرکووک شارێکی گەورە و فراوانە سنوورەکەشی فراوانە لە ڕووی جوگرافیەوە لەگەڵ زۆر شوێنە سنوورەکەی کراوەیە و بڵین بۆشایی ئەمنیش هەیە ئەوە لە ساڵ بڵین لە ڕابردوو لایەنە ئەمنیەکان باسی ئەویان کردووە چ لە هێزی پێشمەرگەی کوردستان چ لە هێزەکانی عێراق باسی ئەویان کردووە کە فراغی ئەمنی و بۆشای ئەمنی هەیە وەڵام هەوڵ درراوە بۆ شەونخوونیان کردووە بۆ پڕکردنەوەی ئەم فراغە و حاڵەتی شەڕ ڕوەداوە ئێمە هەمومان نەزانین کە هێزەکانی چەکدارانی داعش ئێستش لە هەندێک شوێنە ینی خەریکی خۆڕێخستنەوەن بۆ ئەوەی کە زیان بە کەرکووک بگێنن بەڵێ بە پشتیوانی چ لایەنێکە من حەز ناکەم باسی بکەم بە دڵنیاییەوە ئەوان زۆر لایەن هەیە ئێستا چ لە ناوخۆ چ لە دەرەوە ئەیانەوەیە کە ئەمنێتی کەرکووک ئەو ئارامی کە لە کەرکووک هەیە تێکی بدەن بەڵام بە شەونخوونی مادووبوونی ئیدارەکە بە دەست و بازووی هێزە ئەمنیەکان کە هێزی خۆڕاگر و تێکۆشەر و قارەمانن ئیشاڵە ناهێڵین کەرکووک بەرەو ئەو شتانە ئەو وەزعانی کە لە ڕابردووە ڕوویدا ڕوبەڕووی بێت کاک براکۆ یعنی و بابەتەش بەڕاستیەوە وڵاتان بەدەستیەوە ناڵێنن کە ئەمە سووریا ئەمە لە عێراقا ینی ئەم بابەتە بابەتێکە کە ڕەنگە هەر بەردەوامیش لە حاڵەتە هەر هەیە لە هەموو دنیا هەیە لە ئەمریکاشەیە لە بەریتانیاشەیە ئێمە باسی ئیداری پێشومان کە ئیدارەیەکی عەرەب بوو لە نەتەوەیەکی جیاواز و وەکو جەنابی شەوتە کە نوێنەرایەتی هەر عشیرەتێکیان کردووە لە بەتەکید باشە بەڵام هەش بوو هەر لە ناو خۆمانە هەر دژایەتیە کرد ینی هەر کوردیش بوو هەر لە خۆمانە بوو هەر دژایەتێک و بە ئێستەشەوە بەردەوامە ینی خەڵک هەیە لە کەرکووکە ئێستش ئەو هەموو خزمەتە نابینێ کە لە ماوەی ئەم یەک ساڵی ڕابردوو ئەم یەک ساڵ و چەند مانگایە نەکراوە یەک لەولاوە بەیاننامە بڵاوە کاتەوە ئەڵە چی کراوە چ باش خەڵک ئەم شتانە نابینێ کاک براکۆ لە کەرکووک کاکۆسار خەڵکەیە لە ناو لایەنی سیاسیە کە زۆر دژ یەکێتی نیشتمانی کوردستان ئیشی کردوە لە ڕابردوو دانی بە ڕاستیان ناوە ینی وەڵی کەسێک ئەگەر چاویشی نەبێ ئەگەر هیچیش نەبیستێ بە قورئان ئەزانەیە کە چ فەرقێکی گەورە هەیە لە ڕابردوو لە ئێستا کارەکەی بۆ چێگەڕێت وەڵی ئەمەجێکی کەرکووک وەکو کەرکووکیەک وەکو کەسێکە لەو سنوورای بۆ کارەکەی بۆ چێگەڕ وەڵا ئەمە بەداخەوە هەندێک لایەن هەن کە چاویان بە سەرکەوتنی یەکێتی نیشتمانی کوردستان و چاویان بە سەرکەوتنی کووردا هەڵنایە یعنی ئێستا ئەگەر تۆ بی تەماشای کەرکووکێکی بریندار بکەی کە ئەبینی ئێستا دەستێکتیای ئاوادانی ئەکا ئەخر وڵی ئەمە هەر کەسێک بێغە بە تۆ پشتیوانی بکەی وڵی ئێستا ئەگەر لە ئیدارەکەی ڕابردوو بمزانی باە کە دێن خزمەتی کەرکووکەگەن بە یەک چاو بە وەڵی پشتیوانیم لێک بەڵام ئێتو ئەبینیت لە بەر چاوتا وەک ڕۆژ ڕوونە کە ئێستا کەرکووک بەرەو ئاوادانی ئەڕوا بەرەو خزمەت گوزاری ئەڕوا بۆی دژایەتیەکەی ئێتۆ نای ئامادەنی بچیت لە ئەنجومەنی پارێزگاکە بوونیێتە دەبێت بۆ پشتیوانی لە کورد کە خۆ بە نەتیجە با کاواریەکێتیش بێ بەڵام خۆ کووردە خۆ تەمسیلی کوردەکە بۆ ئامازین کەرکووک لە چەند پێکاتەیەک پێک دێ ئەم شارە بەڵام کاگڕێباریش تەمسیلی کوردەکە بۆیە لەسەر مانواجب بە ئێمە وەکو کورد ئەبێ پشتیوانی لە یەکتری بکەین لەو ناوچە جێناکۆکانە لە ناو حکوومەتی بەغدا یعنی ئای بە ململانێ بکەین لەوێ کە ئەمە بە مەسیری میلەتەکەی ئێمە بەرەو خراپە ئەڕوا مەسیری میلەتەکەی ئێمە بەرەو بێتاقەتی و مشاکلش کە لە کاتێکا تۆ ئەگەر خراپە کاکە دیفاعی لێ بکە ئەگەر خراپەکەن کاکە پشتیوانی لێ بکە بەڵام خۆ باشەکەن خۆ چۆن خزمەتی ناوچە کوردیەکانەکەن ئەوە خزمەتی گەڕەکە عەرەب نشینەکانی شەکەن تورکمان نشینەکانی شەکەن ئەی هاوڵاتیانی شاری کەرکووک چه کاردانەوەیەکیان هەیە لە بەر ئەم هەموو خزمەت گوزاریانەی کە پێشکەش بە شاری کەرکووک دڵخۆشم
ینی ڕەنگە ئێستا گەر سەیری بکەی گروتینێکی زۆر گەورەش هەیە لە کەرکووک کە ئێمە نزیکە بینەوە لە هەڵبژاردننی داهاتوی عێراق ڕەنگە کەرکووک لە زۆر شوێنی تر جیاوازتر ململانەکانی ینی گروتینێکی باشەیە لە کەرکووک و ئەوەش دەلالەتە لەوەی کە خەڵکی کەرکووک هاوڵاتیانی کەرکووک دڵخۆشن بەوە و گەشتبینن بەو ئیدارەیە و گەشتبینن بەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا پاڵپشتی یەکەمی ئیدارەکەیە و بەدڵنیاییشەوە ئیشاڵا لە ئایندەیە ئەم ئاوەدانەیە کە هەیە بەرەو بەهێزتربوون ئەڕوا بەرەو پێشتر ئەڕوا ئەوە وعدی سەرۆک بافڵ و وعدی یەکێتی نیشتمانی کوردستانە کە خۆی لە ناو شۆڕزەوتی کەرکووکەکەینە ئارامترین پاکترین جوانترین شار لە عێراق کاگوافڵیش بەوە ناسراوە لە ناو هاوڵاتیان کە خاوەنی بەڵێنی خۆیەتی دڵنیاین کە کەرکووک لە ساڵانی ئایندا ئەبێتە یەکێک لە گەورەترین و جوانترین و پاکترین شارە گەورەکانی زۆر باشی ناوە زۆر سپاس بۆ خوایانی کاک براکو لە ماوەکانی ڕابردووە بەڕێز قوبات تاڵەبانی سەردانی کەرکووکی کرد وەکو جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ پارێزگار و لەگەڵ ئیداری ئەو شارە و لەگەڵ هونەرمەندان و ڕۆشن بیرانە کۆبوو لەگەڵ گەنجانی کۆبووە لە شاری کەرکووک. شاری کەرکووک گەسە چی پێویستەکە بۆی بکرێ ینی ئەم هەموو پرۆژەیە ئەم هەموو خزمەت گوزاری ینی من پێتەڵم کاکە ئێسەوای لاتووە جاران شەوان نەتەوێت رابچیتە کەرکووکەوە بسوڕێتەوە بکەڕێ من خۆم هەفتەی پێش و سعات 2 بۆ 3 شەو لە کەرکووک نانم خواردووە نانی بانیم خواردووە لە کەرکووک یعنی ئەوە ئەمنیەت و ئەوە ئارامی چی ئەبێ بۆ بکرێ بۆ ئەوەی کە زیاتر خزمەت بکرێ ینی ئەو شتانی کە ئێستا جەنابە وەکو گەنجێک کە وەکو کەسێک کە لەو سنووریای چیتر هەیە کە ئەبێ بۆ کەرکووکی بکرێ. وڵاکە کۆساریانی کەرکووک لە چەند ساڵی ڕابردووە بە تەواوەتی پەراوێز خرابوو بەهۆی ئەوەی کە چەقی ململانە سیاسیەکان بوو ینی ڕەنگە گەنجی کەرکووک ئەوەندەی چاوی لەو بوو بێ کە ئەمنێتی پارێزرا بێ چاوی لەوە نەبێ کە خەونەکەی بەدی بێنێ ینی بەڕاستی خەڵکی کەرکووک بڵێ خەڵکێکی گەشتبینن و ئومێدبەخشن و حەزیان لە ژیانە و حەزیان لە پێکەوە ژیانە و حەزیان لە داهێنانە و یەکێتی نیشتمانی کوردستانیش وەک هەمیشە ئەو لایەنە سیاسیە بەهێزەیە کە هەموو کاتێک ئێوێ میلەتی خۆی بەرەو پێشەوە بە گەنجەکانی خۆی بەرەو پێشەوە بە باسی جەنابی کاخوادی شت کرد کە من بە شانازیەوە خۆم یاوەری جەنابیان لەو سەردانەی کەرکووک لە هەموو سێکتەرەکان خەڵکی بینی لە هەموو بیر و بۆچوونە جیاوازەکانە قسەی بۆ کراوە گوێی گرت و ئەو لەوێش هەر لەوێ بەڵێنیدا کە هەموو جهودێکی خۆی هەموو توانایەکی خۆی ئەخاتە خزمەتی گەنجان و سێکتەرە جیاوازەکانی شاری کەرکووکەوە یەکێتی نیشتمانی کوردستان و جەنابی کاخوات و جەنابی سەرۆک بافڵ و جەنابی کاک ئاسۆ و برادرانی کەرکووک هەمویان بەو ڕۆحیەتە کورتپەروەرانەوە ئەیانەوێ کە کەرکووک بەرەو پێشەوە بڕوا گەنجەکانی بەرەو پێشەوە بڕوا و ئەژبینین ئێستا ڕۆژانە چەندین سیمینار و چەندین بڵێن ئیشی جیاجیا ئەکرێ بۆ بەهێزکردنی فکری گەنجان بۆ بەهێزکردنی توانەکانی گەنجان بەدڵنیاییەوە یەکێتی ئەو هێزەیە کە خۆی بەخاوەنی گەنجەکانی کەرکووکەزانێ خۆی بەخاوەنی خەڵکی کەرکووکەزانێ ئومێ دەکەین و دڵنیاین کە لە ئایندەیە گەنجی کەرکووک ئیتر لە هیچی کەمتر نابێت لە گەنجەکانی شارە گەورەکانی دنیا لە ئاستی ئەو مەسئولێتی ئابێ و ئێمەش وەکو بەندە خزمەتکاری ئەو شارەین خزمەتکاری خەڵکی ئەو شارەی هەموو توانای خۆمان سەرفەکەین وەکو خۆت ئەم وەکو بنەماڵەکە دەبێت بەردەوام لە خزمەتی ئەو شارە ئێمە قەتدانە بڕاوین لە کەرکووک و هەموو کاتێکیش کەرکووکمان بە پیرۆستترین و گەورەترین خاک و گەورەترین مەلەف لە ژیانی خۆمان ئەزانی و بەردڵنیاییەوە دەسەڵگیری ئەو بابەتە نابین. کاک براکۆ ئەمە ئەو لایەنانی کە باسمان کرد لایەنی ئەمنی لایەنی خزمەتگوزاریەکان چ لایەنێک هەیە لە کەرکووک لە ئێستادا پێویستی بە زیاتر بەرەو پێشچوون هەیە؟ وەڵاهی ئەوەی کە یعنی بڵین ئەوەی کە ئاماژەی پێ بکرابێ و دیار بێ مشکلەیەک هەیە تۆزێک هەلی کار و ئەوانە هەیە کە بڵین گەنجەکانمان ئەمینە ڕۆژانە من سەردانەکەم زۆر تۆزێک مشکلی ئەوە هەیە کە بڵین ئەیانەوەی کە هەلی کاریان بۆ دابین بکرێ وە خۆشبەختانەش ئێمە ئەوە ئەزانین کە کەرکووک ساڵێکە ینی توانراوە ئیدارەیەکی بۆ دابین کرێەوە حکوومەتێکی ئیدارەیەکی سربەخۆی بۆ دابین کرێت تاوەکۆی ئیتر خزمەت بکە بەڵام ئەمەدە مەشاکیلی گەورەتر هەبووە هەر پیس و پۆخڵی و خۆڵ شارەکەی خواردبوو ینی ڕەنگە وەکو پێویست دەرفەت نەدرابێ بەوەی کە ینی شتە زەرورەکان
معالجە کرابێ ڕێگاوبان و پاک و خاوێنی و قڕ و خۆڵان ناو کۆڵانەکان و مەجاری و هەموو ئەم شتانە کەشتی زۆر بەسیت و سەرەتایی بوون کە ئەبوو بڵین بۆ هاوڵاتیەکی ئاسایی کە ئێوە ژیانێکی ئاسایی بکە ئەم شتانەیە بێ هەبێ ڕەنگە ئەمە زۆر نەتوانرابێت گرنگی بەم لایەنە بدرێ بەڵام بەدڵنیاییەوە من لێرە وعدی ئەوادەم کە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر و زیاتر هەوڵەدا بۆ دابینکردنی هەلی کار لە کەرکووک چووکە ئەمەم تۆزێک مشکیلەیە بەڕاستی ئێمە لە ناو معاناتەکەین و تێگەین ئێستش کۆمپانیا و یەکانی کەرکووک گەورەکانی دنیا هاتوونەتە کەرکووک ئەمەش دەرفەتێکی باشە بێت بۆ ئەوەی کە بتوان زیاتر خۆیان دروست بکەن و بەرەو پێشەوە بڕۆن ئینشاءالله بە حەول و قووەتی خوا بە دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووک بەرەو پێشەوە ڕوا و گەنجەکانی کەرکووکی تر بەرەو ئارامی ئەڕۆن بۆ ئەوی ژیان بکەن وەکو هەر شارێک لە شارەکانی ژیان ئینشاءالله باش بابەتێکی تر هەیە قسەی لەسەرمی کاتیشمانەوە نەنەماوە ینی من زۆر بەرامەوە مەبەستە ئەم شتە ینی تۆ لە ئەنجومەنێک هەیە کە پێ وترێ ئەنجومەنی مەحافەزە ینی نەتەوەی تریەت ئامادەیە بێت پشتیوان و هاوکاری ئەم ئیدارەیە بێت بۆی ئیدارەکە ئیدارەیەکی سەرکەوتو بێت لە ئاخرە کەرکووکە نەبراوەسارە کەرکووکەکە سەر ئەکرێت باش ینی هیچ دانیشتنەیەکتان لەگەڵم لایەنانەیە نەکردووە کە بەردەوام ئەوان لەو کاتی کە ئەبێ لە کەرکووک بن کەرکووکیان بەجێ هێشت ڕۆشنە دەرەوە لە کەرکووک و دوایش لە دوورەوە چۆنەڵێ هەمومان لە کاتی سراحەت و بەرفێنکیاتوانێت قسەی گەورە بکەین و بەڵێنی گەورە بین هیچ شتێک کراوە لە ڕۆژی تەنگانەیە دەرەکە لە ڕۆژی تەنگانەیە دەرەکە هیچ شتێک کراوە بۆی بتوانن ئەم لایەنانە بێنەوە ناوبزانن چیان ئەوێ بۆ نان پشتگیرێکی ئەم ئیدارەیە بکەن هیچ نەبێ ئەگەر پشتگیریشی ناکەن دژایەتی نەکەن ینی وەڵاهی کا کۆسار ینی من دوور و نزیک ئەوەی کە ئاگاداری ئەم بابەتە بم پێش ئەوەی کە ئیدارەکە پێبێنرێت چەندین جار جواب نێردراوە بۆ ئەو لایەنانەی کە بەشدار نەبوون خۆ وازەحیش هەموو خەڵکی کوردستان ئەزانێ کێن ئەو لایەنانە کە کورد و باوەڕیان مایکە کەشێک کەوت ئەگەر بتوانی هەر ئاوا بێم یا خۆ دەتوانێت بۆ سەر بابێم قەی ناکە ئاوا بۆ چاپ بکەمەوە ئەم مایکە چاکەتەکە دیارە تازەیە با هەر لێرەشە دابنیشم تازە ئەنی هەموو خەڵکی کوردستان ئەزانن کە کێن ئەو لایەنانە هەستیان بە بەرپرسیارەتی نەکردووە و ئەوە دەلالەتە لەوەی کە ئەوان قەت ڕۆژێک لە ڕۆژان لە خەمی میلەتی خۆیانان نەبوون لە خەمی کەرکووکان نەبوون ئەگەر بۆ یەک ڕۆژ لە خەمی کەرکووکا بوو بن لە بیرمانە ساڵێک پێش ئێستا خەڵکی کەرکووک لەژێر چه ئازار و مینەتیەکە ئاژیا بەدەستی ئەو ئیدارە خۆسەپێنە عشایرگەراییەوە کە تعدایان لە کوردە کرد تعدایان لە نەتەوەکانی تریشەکرد لەو شار ئەگەر یەک ڕۆژ هەستیان بە مەسئولیت بکرد باە بە دڵنیاییەوە ئەبوو لە پێش یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێش لایەنەکانی تریشە بەهات نایەتە پێشەوە بەوەی کە خەڵکەکە لەو ئێش و ئازارە دەربکەن بەڵام بەداخەوە ئەوان دیارە باوەڕیان بۆ نییە کە کەرکووک بەرەو ئارامی بڕوە باوەڕیان بۆ نییە کەرکووک بەرەو خزمەت گوزاری بڕوە ئێستش بە نێن قسەی زل بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و لاف و گەزاف لێ بدەن و کوردایەتی بە یەکێتی بفرۆشنەوە چووکە هەموو کورد و هەموو خەڵکی کەرکووک ئەزانێ ئەو لایەنە ئەو حزبە دڵسۆزەی کە کەرکووک و خۆی لە یەکتری جانەکرێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەوە تا چەندین قوربانی داوە ئەوە تا خۆی کردوەتە بڵین سەنگەری پێشەوەی خزمەت گوزاری لە کەرکووک ئەوە تا بینین چەندین لەگەڵ ئەوەی کە نهاتوون ئیدارەکە پێک بێنن لەگەڵمان پشتگیری لە کوردێک بکەن بگرە هەموو توانایەکیشیان سەرف کردووە بۆ ئەوەی کە بێن مەشاکیل بۆ ئەو ئیدارەی دروست بکەن بۆ ئەوەی کە ئەو محافزە کە کوردە لای دەن عەرەبێک بێنن پێیان باشترە ئاخر ئەیترە بێت چه قسەیەکە بێت لە مەزیاتر ینی هیوادارم خەڵکی کەرکووک و خەڵکی کوردستان خۆی جوابی ئەوان بداتەوە پێیان بڵێ کە بێگومان هەرواشە بێ کە کێ دڵسۆزی ڕاستەقینەی ئەم میلەتەیە کێش خیانەت لەو خاکە پیرۆزاکە کە هەزاران شەیدی بۆ درراوە لە ساڵی هەفتاوە کەرکووک ئەو شوێنەیە کە کورد ململانی لەسەرەکە و کوردایەتی لەسەرەکە دڵنیاشم وەڵامیان ئەدرێتەوە دەستخۆش کاکە براکۆ زۆر سپاس کە ئەم بەیانیە ئامادەبووی لەگەڵمانە بۆ هیوایەکە بەردەوام
کەرکووک بەڕاستی یەکێکە لەو شارانەی کە بەردەوامە بە خزمەت کرەوە نازیشی هەیە بەسەر هەمومان و هەمومانە بێ پشتیوان و پشگیری ئەو شارە بین زۆر زۆر سپاس ئەزیێتمدان و خۆشحاڵمانەوە تۆزەکدا بنیشە من باسی بابەتێکەکەم و دواتر خواحافزە لە جناب خۆشم سپاس لەشتان ساک